دوم درێژە بە بەرنامەی بانی باش کوردستاندا دەدەین لە تەوەری دومدا ئاماژە بە خۆرزگارکردن لە فشارەکان دەکەین تاک چۆن خۆرزگار بکە لە فشارەکان لە هەمان کاتدا هەمیشە ساڵی نوێ پێویستە دەستپێکێکی تازە بێت بۆ تاکەکان پێویستە چۆن ساڵی نوێ هەنگاو بنێت و هەم ئامانجەکەی بەدیپێنێت هەم فشارەکان وانەکات لە ئامانجەکەی دروکەوە تۆ لە هەمان کاتدا ئیرادەی تاکەکان لێر چۆن دەوردەبینێت تا خودی خۆی دەبێتە فشار ئەی دەوروبەر چۆن فشارە خاتە سەر ئەو تاکە بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین وردەکاری زیاتر وەردەگرین ئەش بە میوانداری دکتۆر نزار محەممەد پرۆفیسۆر لە نەخۆشیە درونیەکان شێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەبانی باش دکتۆر بە خێربەی ساڵی نوێش پیرۆز بێ ئێوەش پیرۆز بێ گەڕێگەم پێ بدەیت پیرۆزبایی ساڵی تازە لە بەڕێستە بوو لە هەموو کادرانی NRT لە شاری سلێمانی و لە هەموو دنیا بکە. زۆر سپاس بۆ تۆش. سەبارەت بە خۆرزگارکردن لە فشارەکان چۆن دەبێت تاکێک چۆن وا بکات هەنگاو بنێت دەستپێکی هەنگاوی لە ساڵی نوێدا خۆرزگار بکات لە فشارەکان و لێ دروکەوێتەوە. بەڵێ. وشەی فشاری دەرونی ئێستا تقریبان وشەیەکی تر هەیە پێڵەن سترس. تقریبا ئێستا بڵاو بۆتەوە و یعنی بۆ بەشێک لە ئەدەبیاتی کوردی هەموو کەسێکی ساڵێ بەخوا سترس بووم بەخوا سترسم زۆر بوو ئەگەر پێناسەیە بکەین بۆ ئەم فشاری دەرونەیە بۆ ئەم سترسە ئەو شتەیە کە تۆ بەدڵی تۆ نییە یعنی ئەتەوێ با بڵێن بەدڵی تۆ بێ بەڵام بەدڵی تۆ نییە بێگومان ئەمە فشارێکی دەرونیت بۆ دروستەکە لە ناو ناخی تۆە بە چەند نیشانەیەک خۆی پیشانەدا لەبەرەوە طبعاً هەموو کەسێک وە ژیانیش بەگشتی دائیمەن ئەم جۆرە شتانەی تایە ینی ئەم سترەسەی تایە چونکە ئەگەر ژیان بە هیچ شێوەیەک هیچ فشارێکی دەرونی تیانەبێ یا هیچ سترسێکی تیانەبێ ئەوە بێگومان ژیانێکی زۆر زۆر خۆش نابێ بۆیش ئەبینین هەنێک لە کۆمەلگا ئەوروپیەکان بازجارێ ئەگەنە قۆناغێک کەوا فشاری دەرونیان زۆر زۆر کەمە بێتر بێزارە بن تووشی خەمۆکیە بن و دنیایان لە بەرچاوەکەوێ ئەم فشارە تا حدێک شتێکی ضروریە بۆ مرۆڤ بۆی بتوانێت دایم چالاک بێ و هەوڵ بدا بەڵام لە هەمان کاتیشا کە لە حەدی خۆی تێپەڕی و ئیتر مرۆڤەکە گەیشتە دەرەجەیەکەوە فشارەکە زۆر زۆر بوو ئەگاتە حاڵەتێک کە يعني تقريبا إنسان بێباکە بێ لە ژیانەکەەوە شتێکی خراپە. باشە کەواتە لێرەدا ساڵی نوێ بێتە دەستپێکێک بۆ تاکێک ئەمە لە هێزری خۆی دابنێت من پێویستە لە فشارەکان دوورکەمەوە پێویستە بەرەو ئامانجەکەم بڕۆم لە هەمان کاتە فشارە دەرونیەکان وام لێ نەکات کە ئامانجەکەم نەبینم بەرەو ئامانجەکەم نەڕۆن لێرەدا دەستپێکەکە پێویستە چۆن بێت هەنگاوەکان پێویستە تاکێک چی بکات تا پێڕۆی بکات و خۆی لەم فشارە ڕزگار بکات. ساڵ ژمارەیە طبعاً جەناب تزانی اینجا هەموو مرۆڤێک لە کۆتایی بڵێن هەموو ڕۆژێکە کاتێتە ناو جێگە ئەبێ بەخۆیان بچێتەوە بڵێ مەسەلەن چیم کردووە چی بەرەو ڕوون بۆتەوە چۆن بەرەو ڕووی بوومەوە یعنی وەکو شتێک بەخۆیان بچێتەوە ئەتوانین بڵێن مانگی جارێکی دەتوانێت هەمان شت بکە وەرزی جارێکی دەتوانێت هەمان شت بکە و لە کۆتایی ساڵەکەیشا بەخۆیان بچێتەوە ئەو شتانەی کە ڕووی داوە لە ژیانیا لە ماوەی ساڵی ڕابردووە ئیتر چەندێکی بەدڵی ئەو بووە چەندێکی بەدڵی ئەو نەبووە چەندێکی بووە بە هۆکاری ئەوەی تووشی ناڕەحەتی و با بڵێن بێزاری و ناخۆشی ببێ و چەندێکیشی بەدلی خۆی بووە تەمان هەوڵ ئەدا مرۆڤ لە ژیانیا کە بە خۆیان ئەچێتەوە ئیتر لە ڕۆژێکە لە مانیەکە لە ساڵێکە یعنی بەخۆیان کاڵم ئەچێتەوە بەخۆی ئەڵێ ئایا ئەو شتەی کردم باش بوو یا خراپ بوو طبعاً بعضشت هەیە لە دەسەڵاتی تۆیان نییە یعنی مەسەلەن با بڵێن بۆ نمونە کارەساتێکی سروشتیە بێ بۆ دەستی تۆی تیانە بەڵام چی لە دەستی توایە من کاردانەوەم چی بوو بۆ ئەو کارەساتە سروشتیە کە ڕوویدا ئایا هەر کێشام بە خۆما و گریام و خەفەتم خوارد و وام لێ کرد کە کاریگەرێکی زۆری هەبێ لەسەر دەروونم یان نەخێر بە وەکو چۆنەڵێ بە پیاوەتی چوومە پێشە و بە ئازاەتی و بە مەردانە و مامەڵم لەگەڵ ئەو کارەساتە کرد ئەمە وەکو نمونەیەک تەمان هەمان شتیش ئەتوانی بڵێ بۆ هەموو ڕووداوەکانی ژیانی ئینسان ڕۆژانە کە ڕوئەدا و هەموو فشارەکان و یەک شتیش هەیە تەمان هەموو کەسێک ئەبێ توموحی هەبێ بەڵام تۆ مەرج نییە بگەیتە هەموو توموحێکت یعنی مەرج نییە با بڵێن چی خەونت هەیە چی خەیاڵت هەیە بیگەیتێ لەو کاتێک کە بۆت داناوە جوانە پلانی بۆ بکەیت جوانە ڕێگەی بۆ دابنێ جوانە نەخشە ڕێگەی بۆ دابنێ بەڵام ئەگەر نەیگەیتێ ئەو معنایەوە نییە تر خۆت تووشی خەمۆکی و دڵتەنگی و بێزاری بکەیت بێر ئیشیشی لەسەر بکات بەڵێ طبعاً ئەو کەسەی کە طموحی هەیە ئەوە طبعاً سەرکەوتوتر ئەبێ لە خەڵکی تر کە ئەڵێن طموح بە کوردی خۆمان گەڕن تەماح یعنی حەزەکەی بگەیتە ئاواتێک
ئیتی بازە کەسێ حەزەکە دەوڵەمەند بێ، بازە کەسێ حەزەکە شەهادەی بەرز بەدەست بێنێ، بازە کەس حەزەکە پێگەیەکی کۆمەڵایەتی هەبێ، ئیتر هەرێکە بەمە اینجا تۆ ئەمە خەونێکە لە ناو دەرونی توایە لە ناو ناخی توایە ئەگەر ئەو خەونەت بمێنێ و کاری بۆ بکەی ئەوە هەر ڕەنگە بیگەیتێ بەڵام ئەو کەسانێک کە بێ خەونن ئەوانن کە با بڵێن کاریگەرێکی زۆریان نییە لە ژیانە و ینی بڵێن ئەندامێکی زۆر سوود بەخش نین بە کۆمەلگاکەی خۆیانە. ئەوانەی هەمیشە سترێسیان زۆرە بەرامبەر بە هەر بابەتێک بێت یاخود بۆ نەفشارەکانیان زۆر دەکات ئەمە وا دەکات کاردانەوەی بەرامبەر بە شتێکدا بەو پێێنە بێت کە خۆی بیری لێ کردوتەوە ئەم سترێسەوا دەکات نەگات بە هیچ شتێک یان خۆی کارەکە ئەنجام نەیە. ئەمە وەکو هین تەشبیهەکەم هەموو جارێ وەکو ئستا تقریبان کەس نییە سیارەی نەبێ ئەگەر خۆشی نەوێ لە ماڵەوە یەکدوانێکیان هەیە تۆ سیارەکە ئەخەیتە ئیش سلفیلیەی یەکسەر بەدەنگێکی بەرز ئیشەکە ئەو سیارەیە بۆچی بچونکە بێ ئەو بەتابەتی لە زستانە دەبێ ئەو مەکینەیە گەرم بێتەبان دوایی کە گەرم بۆ مەکینەکە وردە وردایتر دەنگی مەکینەکە خاوە بێتەوە ڕەنگە هەرگوێش لێ نەبێ ئاینەن شێت مرۆڤیش چەند نوعێکن بعضێ کەس هەیە دایم لەسەر پێیە يعني دايم اما بيلن جهازي عصبي سمباثاوي او جهازي بيلن اوتونوميك نيرفس سيستم او جهازي دايم لسر بي دايم ب قوتێکی بەرز ئیشەکە طبعا ئەم کەسانە زۆر زوو هەڵەچن زۆر زوو لە ژەرفشاری دەرونیا تێک ئەچن زۆر کاردانەوەی خێران ئەبێ کە طبعا دوایش یەکەم شت کاریگەری خراپی ئەبێتە سەر جگە لە دەرونیان سەر جەستەیشیان لە هەمان کاتیشە طبعا دۆڕاو ئەبن لە ناو کۆمەلگا چونکە کاردانەوەکانیان بە ئەزەجارێ بە دڵی دەوروبەری خۆیان نییە بۆیە ئەمە نەوعێکە لە خەڵکی تریش هەیە ساردە ینی بە تەحمولە ینی با بڵێن ڕوبەڕووی هەر فشارێکی دەرونی بێتەوە بە بڵێن بە ئازایانە بە جوانی بەرەوڕووی بێتەوە تەمانی سەرڕەنگە بەڕێزت بپرسی ئەم نوع خەڵکانە لەکوێوەیەن ئەوانەی تریش لەکوێوەیەن طبعا ئەمە زادەی دووشتە ینی ئەنجامی دووشتە یەکەم وراستەوەتە بۆ ماوەیی بازێ کەس کە لە دایک ئەبێ لە خێزانێکە لە دایکە بێ کە ئەم جۆرە خەڵکانن ینی زۆر زوو هەڵەچن بە فشاری دەرونی و ئەم نەوەشتانە خەڵکی کێشەیە لە خێزانێکی تر بڵێن لە دایکە بێ کە ئەم شتانیان نییە. جۆری دووهەمیش کە کاریگەری هەیە شێوازی پەروەردەکە لە چ شێوەیەک لە شوێنێکا پەروەردە بووە ئایا لە ناو خێزانێکا پەروەردە بوو کە هەمویان دڵتەنگ و دایم دڵە ڕاوکێ و کێشەیان تیا هەبووە یان لە خێزانێکا پەروەردە بووە کە پەروەردەیەکی ڕێک و پێک و باش و بێ ئەوەی فشاری ینی خەڵک تووشی سترسکەن ئەمانە دەورە بینە بۆیە ئەو کەسانی کە بەڕێزت باسییانەکەی با بڵێن کاردانەوەکەیان بەرامبەر بە سترسەکانی ڕۆژانە و سترسی طبعا دوورخایانیش بعضێکیان کاردانەوەیان خراپە بعضێکیان زۆ خراپ نییە بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە خۆی بە طبیعەت وابوو چۆن ئەڵێن بیلاد وابوو ئەوە ئیتر مەجای ئەوەی تیانە بێت کە چاکی بکەین وای لێ بکەین ڕای بهێنین بتوانێت بەرامبەر سترسەکە بوەستێ و بتوانێت با بڵێن فێری چەند هۆکارێک ببێت کەمە پێڵێن کۆپینگ میکانیزمس ینی چۆن مامەڵە لەگەڵ سترسەکانەکەی ئەگەر توانی هەم خۆی پەروەردە بکاوە ئیستا کۆمەڵێکی زۆر لە ئینتەرنێتە هۆکار هەیە پێگە هەیە شوێن هەیە سایت هەیە کوردی هەیە عەربی هەیە ئینگلیزی هەیە ئەتوانێت بەو نوعانە فێر بێت چۆن بەرەو ڕووی سترسەکانی بێت دکتۆر بۆ نەبەشێکیان دەڵێ من ناتوانم خۆم کۆنتترۆل بکەم هەمیشە لە بابەتێکی تازە فشاری دەرونی زۆرە یان سترێسم بەرامبەر بە بابەتەکە ناتوان بۆ جۆرە ئەنجام بێم کە خۆم بیری لێ دەکەمەوە باشە ئەمانە کۆنتترۆلکردنیان چۆن دەبێت ئەمە دەتوانرێت چاپکرێ یاخۆ چاکردن و خۆڕزگارکردنیان لە فشارەکان کەمێک ئەستەما من تقریبا پێشت کەوتم وتم ئەو جۆرە کەسانەی کە بەم شێوەیە بیرەکەنەوە یا بەم شێوەیە ڕفتارەکەن وا ئەزانن بە هیچ شێوەیە کۆنتترۆلیان نامێنێ نەخێوان نییە ئەوە یعنی کۆمەڵێک ڕێگە هەیە وەرزش هەیە وەرزشی جەستەیی هەیە وەرزشی دەرونی هەیە هەروەها کۆمەڵێک وەکوتم ئێستا چەندین سایت و شوێن هەیە ئەگەر گوێیان لێ بگرێ وەشتەکانیان تەنفیزکە یا بڵێن ئەنجامی بدا ئەوە بێگومان ڕایەت لەگەڵ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ سترسەکانە بکە و تێک نەچێ و تووشی دڵڕاوکێ نەبێ لە کاتی بەرەو ڕووبوونەوەی شتێکە بەدڵی خۆی نەبێ ئەواتنە سەر پێناسەی یەکەم یعنی وتم سترس یا فشاری دەرونی ئەوەیە کە شتێک بەرەوڕوود ئەبێتەوە کە بەدڵی تۆ نەبێ پێگەی چۆنە ینی بۆ نمونەچتە سەر جادە و حەز ناکەی قەڵەباڵغێکی زۆر بێ بۆی بگەیتە NRT لە کاتی خۆیان بەرنامەکەی خۆت پێشکەشکەی بەڵام ئەبینی
قەڵەباڵغێکی زۆر دروست بووە یا مەفرۆزەیەکی مرورە یا ڕێگە چاکەکەن تەمان ئەمە تووشی سترەس دەکا ببینێت تۆ چۆن مامەڵەی لەگەڵاکەی ئەگەر خۆت ڕاهێنابێت نەشڵەژێ تێک نەچی بتانی بەرەوڕوو بیتەوە ئەوە سترس نابی بەڵام ئەگەر ئەو جۆرە ڕاهێنانت بۆ خۆت نەکرد بێ ڕەنگە یەکسەر هەڵبچی و بیکەی بەهرا بەزم و هاتووەوار دابەزی ڕەنگە بیکەی بە شەڕیش باشە بیرکردنەوەی زۆر پێویستە بەم بابەتی سترسەوە طبعاً بە خۆچوونەوە دائیمەن بیرکردنەوەش بەڵێ بیرکردنەوە شتێکی باشە طبعاً بیرکردنەوە ئەرێنی هەیە و نەرێنی هەیە ینی پۆزتیڤ و نەگەتیڤ هەیە دائیمەن بیرکردنەوەی نەگەتیڤ سترەست زیاترەکە توانای بەرەو ڕووبوونەوەی کێشەکانت کەمتر ئەکا و حتا ئەگەر بەرەو ڕوش بوویتەوە بەرەو ڕووبوونەوەیەکی نادروست و ناتەندروست ئەوێ بەڵام ئەگەر بیرکردنەوەکەت ئەرێنی بوو واتە پۆزتیڤ بوو یعنی کابراایەک بی ڕەشبین نەبی لە ژیان تا کابراایەک بی دائیمەن تەوەقوعی شتی باش و خێر بکەی دایمەن بیر لە شتی خراپ نەکەی تاوان ئەو معنایەوە نییە تۆ بێشتە خراپەکان بە هیچ شێوەیەک لە قاموسی خۆت دەربکەیم و منوە ناڵێم بەڵام زیاتر بیرکردنەوە ئەرێنیەکان واتە پۆزتیڤەکان زاڵ بێ بەسەر بیرکردنەوە نەرینەکان لەو حاڵەتە توانای بەرگری بوون زیاتر ئەبێ توانای کۆپینگ ڕوبەڕووبوونەوەی کێشەکانت زیاتر دەبێت باشە مەسەبات بە کێشە و بابەتەکانی دیکە بەڵام شارێکمان هەیە بۆم نەکاتیە بە تایبەت خوێندکاران کە کاتی سیمیناری پێشکەش دەکەن یان گفتوگۆ بۆ مەجموعەیەک دەکەن سترێسێکی کاتیان بۆ دروست دەبێت پاشان لەگەڵ بابەتەکە یاخود وەزعەکە داڕادێن ئەمە دەکرێت بڵێن کاتی و بەتەواتی تێئەپەڕی پەیوەندی بەزادی ئەم کەسەوە نییە طبعاً ئەم حاڵەتە کاتیە بەڵام لێرە لە بیرمان نەچێ لە سەدا تقریبا 9 تا 11 خەڵک بە تایبەتی لە ناو گەنجان 9 تا 11 لە کۆمەڵگەی ئێمە و تقریبا لەسەر ئاسی عالەمیشە حاڵەتێکیان هەیە کە پێڵەن ترسی کۆمەڵایەتی کە پێڵەن سوشیال ئەنگزایەتی دیسۆردەر یان فۆبیای کۆمەڵایەتی ئێستا تقریبا ئەو شەیەش بڵاو بۆ تۆسە خەڵکەوە ئینتەرنێت و شتە خوێنێتەوە فێرێم قسانە بووە ئەم جۆرە کەسانە لە خەڵکی تر زیاتر پێویستیان بەڕاهێنان هەیە یعنی تۆ ئەچی بۆ لای خەیاتێک جل ئەدووری ئەگەر حاضر نەبێت جلەکە پێ دەڵێ وەرەوە ئەوەڵجار پەراوەیە کرد بۆکەم ئەگەر باش بوو اینجا بۆت ئەدورم و بۆ تەواوەکەم ئەو پەراوە شتێکی زۆر زۆر باشە بۆی بە پێی باڵا و لەشی تۆ ئەو جلت بۆ بدورێ عینەن شت ئەو کەسانەی کە ئەو ترسی کۆمەڵایەتیان هەیە پێویستیان بە پەراوەکردنە ینی پێویستیان بۆ هەیە ئەو سیمینارە یا ئەو بابەتەی کە پێشکەشیەکە یا یعنی بازێ بڵێن پیاوی ئاینی هەیە لە خوتبەوتنا ئەم کێشەی ئەبێ لە پێشە پەراوەیەک بکەی واتە سەوڕ بکەی کە خەڵکرد لە بەردەمایە وتارەکەت بخوێنیتەوە یا قسەکانت بکەیت بەبێ ئەوەی فعلەن خەڵکەکەت لە بەردەمە بەڵام ناو خەیاڵی خۆتا وادانەی کە خەڵکەکان لە بەردەم تاتوانی بڵێ دوو کەس دابنێ دایکرد باوکرد برایەکرد کەسێکرد اینجا دوایی توانات زیاترە بێ بەسەر ئەم بابەتانە وە ترسەکەت نامێنێ وەزاڵ ئەبی بەسەر ترسە کۆمەڵاتەکەن ئەمە بەنسبەت ئەو کەسانەی کە فۆبیان هەیە بەنسبەت کەسی ئەتیادی ئەویش ئەگۆڕێ ئەگەر یەکەم جاری بێ فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە چەند جارێکی کە پێشتر بابەتی پێشکەش کرد بێ ئەوە یەک دوو هەم ئەگەر خۆی ئامادە کردبێ بۆ ئەو بابەتەی کە ئەچێ پێشکەشی بکە ئەوە دیسانەوە فەرقی هەیە لەگەڵ لە یەکێکە بەداخەوە ئێستا باسی امتحان و شتیواکەی خەڵک فێر بۆ بەس شەوی امتحان سعیەکە لە وەختی ترە شتی ترەکەن ئەگەر وابێ ئەوە طبعاً سترەسەبی ئەمەنێتەوە سەرەوەی خۆت و شانست لە ناو چاوپێکەوتنەکە بە تایبەتی ئەگەر چاوپێکەوتنێکی زارەکی بێ یا ئەو کەسانەی کەم تەقدیمەکەن بۆ ئیش لە شوێنێکە لە موسسەیەکە لە دامەزراوەیەکە ئەو لەحزەیە ئەگەر شانست هەبێ باش خۆت پێشکەشەکە زاڵبی بەسەر خۆتا بەڵام شانست نەبێنە بەڵام ئەگەر خۆتت بۆ ئامادەکردی بێ پێشتر کۆششت بۆ کردبێ سعید بۆ کردبێ پەراورد کردبێت ڕاهێنانت کردبێ ئەوە بێگومان تووشی ئەو سترەسە نابیت باشە دەکرێت بڵێنی فشاری چاک خودی خۆی زیاترە یان دەوروبەر کە دەیکەنە سەرم چاکە بۆ نەخۆی لاوانەیە لە بابەتێکە فشارەکەی بم جۆرە نەبێت بەڵام دەوروبەر بە تایبەت خێزان و کوڕۆڵی یەکەم ئەمەنە بەحسی دەکەنەوە ئەمەنە فشاری دەکەنە سەر لاوانەیە ئەمش لە هەمان کاتە بکەوێتە حاڵەتێک فشارەکەی زۆر زۆر زیاد بێت کەواتە خێزان لێرەدا ڕۆڵی چۆن دەبینێت با یەک نمونەت بۆ بێنمەوە ڕەنگە خەڵک بەدڵی بێ کچێک ئەیەن بەشوو هێشتا نەگوازراوەتەوە هێشتا لە خۆناغی دەستگیرانیە
بەعزێک لە ڕەفیقەکانی پێ ئەڵێن کچێ بەخوا تووشی کارێک ئەبی بەخوا تووشی هزار کێشە ئەبی شەوی زاوابوون و ئەم ناوەشتانە ئەوە تەمان بە فکرێکی زۆر نەرێنیەوە چێتە پێشەوە تووشی ئەنواعی مشکلە بێ و ڕەنگە ببورێتەوە لە یەکەم شەوی با بڵێن گواستنەوەیە بەڵام بەرامبەر بەوە ئەگەر یەکێکی عاقڵ بڵێن دابنیشە دای بنێ بڵم کچ تۆ نە یەکەم کەسی ئەگوێزرێتەوە نە آخر کەسیش ئەبی ئەگوێزرێتەوە و شتێکی ئاساییە خوا ڕێگەی پێداوە ینی مەبەستم چییە؟ یعنی شێوازی وتنی شتەکان جیاوازە بۆیە ئەو کەسە یەکەم شت ئەگەر خۆی مطالعی کردبێ یا بڵێن بۆ هەرچی شتێ بێت تاوان من نمونەی بووکەکەم هێنایەوە بەس تۆ توانی بەسەر هەموو شتێکی کە تەنفیزیکەی ئەگەر معلوماتێکی پێش وەختی کۆ کردبێتەوە کوتم ئێستا ینی لەخوا بەزیاد بێ وەکو 50 ساڵ لەمەوە پێش نییە 50 ساڵ لەمەوە پێش کەس هیچی نازانی تۆ ئێستا ئەچی بۆ شارێک بۆ نمونە بۆ وڵاتێک بۆ سیاحەت بۆ ئیشێک بۆ بڵێن ئەرکێک پێش وەخت ئەچی سەیری ئینتەرنێتێکی ئەو شارە لەکوێیە چۆنە خەڵکەکەی چۆنە جەوەکەی چۆنە جلوبەرگی چی لە بەرکەی ئەمانە هەمووی واکە تاک فشاری خۆی کەمتر بێتەوە لە سەریا بۆ چونکە بە مسلحیەوە چێ بۆ شوێنە بە زانیاریەوە چێ بۆ شوێنە ئەمە دەوری تاک بەڵام وەکوتم دەوروبەرەکە ئەمێنێتەوە سەرچی چۆنن ئەو کەسانەی کە لەگەڵیان بەداخەوە بەعزێ خێزان هەیە ڕوخێنەرن یعنی دائما پێشبینی شتی خراپ ئەەکەن یعنی شتی باشیش هەیە و شتی خراپیش هەیە لە دنیا بەڵام ئەوان یەکسەر پێشبینی شتە خراپەکە ئەەکەن تەمان ئەیترسێنن مرۆڤەکە ئەترسێ و فشاری دەوروبەری لەسەری زۆر خراپەشمان لەبیر نەچێ خەڵکی خراپیش هەیە لە کۆمەلگای ینی ممکنە بەعزێک لە ڕەفیقەکانی باش نەبن با بڵێن معلوماتێکی یا زانیاریەکی هەڵی بەنێ بیانوێ بڕوخێ سەر نەکەوێ ئەمانە هەموو دەورە بینێت تەمان هەمووشی ئەبێ بەهۆی فشار لەسەر مرۆڤەکە ئەگەڕێمەوە ئەڵێم ئەم مرۆڤە چەندێک خۆی وای کردبێ کە ئاگاداری شتەکان ببێ و چەندێکیش دەوروبەرەکەی تەندروست بێ ئەوە بێگومان سەرکەوتووە بێت باشێ دکتۆر بەشێک باز لە هەبوونی ئاوێنە دەکەم بۆ منە لە گرنگی ئاوێنە تایبەت بە خودی تاک و قسەکردن و توێژ لەگەڵ خۆیدا منە بەشەیەک بۆ کەمکردنەوەی فشارەکانیان تەماشای ئاوێنە دەکەن سێری دەکەن و توێژ دەکەن و بازەوە دەکەن من نابێ فشار بە من دەتوام سەرکۆ من دەتوام کارەکەم بە جوانی ئەنجامدا باشە ئەم و توێژ و گفتوگۆی تاک لەگەڵ خودی خۆیدا تا چەند گرینگە تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە فشارێکی کەم بێت و سترێسەکەی کەم بێتەوە زۆر گرنگە یعنی ئاوێنە بێ یان هەر خەیاڵ بێت یعنی تۆ خۆت ئەتوانێت جەوێک بۆ خۆت بخڵقێنی بە تایبەتی ئەگەر بە تەنیابی تەوان لە بەردەم خەڵکان نابی ئەو شتە ئەگەر بە تەنیابی جەوێک بۆ خۆت بخڵقێنی کە وتم لە سەرەتا پێڵەن ڕفلەکشن ینی بە خۆت ئاچیتەوە ئیتر بە ئاوێنە بێ بە هەر شتێک بێت هەوڵەدەی بابزانی خاڵە لاوازەکانت چییە هەوڵەدەی زاڵبی بەسەر خاڵە هەموو کەسێک خاڵی لاوازیەتەوەن وە خاڵە بڵێن بەهێزەکانت چییە هەوڵ بدەی خاڵە بەهێزەکانت بەکاربهێنی بۆی زاڵبی بەسەر خاڵە لاوازەکانتە بەڵێ ئیتر بە شێوەی ئاوێنە بێ بە هەر مۆبایل بێ ئاوێنە بێ یا خۆت لە خەیاڵا بێ ئەم خەیاڵانە هەمووی باشە بۆ مرۆڤ بۆ ئەوەی دەرونی وای لێ بکەی بڵێن بەهێز بێ وەکوتم خۆی ناتوانێت هەر لە خۆی بەهێزکە ئەبێ بخوێنێتەوە ئەبێ سیر بکە ئەبێ متابعە بکە فێر بێ لەو شوێنانەی لەو سایتانەی لەو کەسانەی کە جێی متمانن و زانیاری دروست ئەدەن بە مرۆڤەکە بەو شێوەیە ئەتوانێت خۆی وا بەهێزکە کە بەرەو ڕووی هەموو جۆرە فشارەکانی دنیا ببێتەوە باشە دکتۆر تۆ لە قسەکانتە ئەمەژۆ بە خاڵی بەهێزکرد من ئەو پرسیارم لا دروست بووە تا چەند دیاریکردنی خاڵی بەهێز لەو تاکەدا خۆی دیاری بکات لە هەمان کاتا بڕوای بەخۆی بێت و زۆر متمانەی بەخۆی بێت ئەمە دەکاتە حەدی غروربوونی ئەم تاکە بەڵێ مرۆڤ خۆی ئەتوانێت خاڵە بەهێزەکانی خۆی بدۆزێتەوە لە هەمان کاتیشە ئەگەر کەسی دڵسۆزی هەبێت لە دەوروبەری کەسە دڵسۆزەکانیشی دەتوانن خاڵە بەهێزەکانی ئەم بۆ نمونەگە مناڵێکی بچووک بێ دایک و باوکی ئەگەر تۆزە گەورەتر بێ خوشکبراکانی ینی کەسە دڵسۆزەکانی خاڵە بەهێزەکانی بۆ دەستنیشانەکەم خۆیشی لە خۆی ئابینێ معنی ئەڵێ ئەمە گۆمی منە توانم مەلەی تیا بکەم لەم گۆمە من ڕەنگە جوان مەلە بکەم بەم نەوعە ئیتر خاڵە بەهێزەکانی خۆی دەستنیشانەکە ئیتر ڕوخسارە شێوازی قسەکردنە هەڵسو کەوتە دەکات حەدی غروربوونی ئەم تاکە گەر بێت و زۆر متمانی بەخۆی بێت لە بابەتێک بۆ منە غرور بێ سەبارەت بە بابەتێک تەمان ئەوەی سە ئەمان بێ بۆ دووشتی جیاواز یەکێکی پەیوەندی بکەم بە یەکێکیان پێڵێن نەرجسیەت
گوڵی نێرگس لەوە هاتووە لەو یعنی ئەو کەسە بووە کە سەیری ئاوێکی کردووە بۆی ئاو بخواتەوە یا دەموچاوی بشوە عاشقی خۆی بووە ئەوەنە خۆی لە جوان بووە ئیتر عاشقی خۆی بووە ئەم جۆرە کەسانە کەسێتێکی نەرگسیان هەیە ئەمە شتێکی باش نییە ئەوێ ڕاستی بێ طبعاً غروریش ئەگاتە ئەو حەدەی کە لە خۆ بایەبی يعني ئیتر ئەکەویتە با بە تعبیری سلێمانی خۆمان بڵێن فشەکردن طبعاً هەر شتێک لەسەر ئەساسی فشۆڵی بیناکرا ئەوە ئەڕوخێ و بەردەوام نابێت. باشە کاتە دکتۆر تا چەند گرنگە وەکو سەرنج و تێبینی خۆت بۆ منەوە شۆپێ ساز بکرێت سمینارەکە بێت کار و چالێکێکە بێت بۆی ئەوانەی کە دایمە لە سترێسان دایمە فشارێکی زۆریان هەیە لەویا تێبگەن لە بابەتەکە و فشارەکانیان کەمتر بێتەوە. ئێستا ئەوەنە شت لەم بابەتانە کە بە ڕێزت باسی ئەوەنە زۆر بووە بەعزێکی دکتۆری دەرونیەی کە بەعزێکیشی هەر عێلاقەی بەم مەسەلەیەوە نییە پێڵەن تەنمیەی بەشەری با بڵێن پێشکەوتنی یا پەروەردەکردنی بڵێن کەسێتی یعنی ئەم شتانە ئەوەنە زۆرن ئێستا هەموو کەسێک بە ئاسانی یا ئەتوانێت بچێ بۆ کۆڕ و کۆبنەوەکانە هی ئەو کەسانەی کە پسپۆرن لەو بوارە بەس بە شەرتێک پسپۆری ڕاستی بێ ینی نەک خۆی هەڵواسی بێ بە بابەتەکەەوە یان وەکوتم ئەوەنە سایت زۆر بووە ئەتوانێت بخوێنێتەوە لەسەری بە تایبەتی سەسایتی کوردی هەیە سەبارەت بە وەرزشی دەرونی هەیە ئەو شتانە هەیە هەمووی یاریدەدەرن بۆ ئەی مرۆڤەکە وردە متمانەی بەخۆی زیاتر بێ و بتوانێت لەناو کۆمەڵگا وەکو مرۆڤێکی بەهێز خۆی پیشان بدا و هەڵسوکەوت بکات. باشە دکتۆر ئەمە بەدەر لە وەرکشۆپ و سایتەکان و کتێبەکان بۆ منە متابعی بکات بەڵام بۆ منە سەردانی پسپۆر لەم وارە بکات پسپۆری دەرونی بکات تا چەند گرنگە وەکو جەلساتێکی لێبێت بە تایبەت ئانەی لە حەدی خۆی دەرەچێت بۆ منە فشارەکانی ئەمە گرنگە بۆ تاکەکان لەوانەیە بەشێک باز لەوە بکەن بە پێی زەمەن و کات من باشترە بم بەڵام باشتریش نابێت. ئێمە لە بواری نەخۆشی دەرونیەکان با دووشت سێشت دەستنیشان بکەین مرۆڤی ئاسایی هەیە مرۆڤی ئاسایی عیبی نییە هەروەها هەڵسوکەوتی ئاسایی هەیە و دیراسەکردنی هەڵسوکەوتی ئاسایی لەلایەن پسپۆری دەرونیەوە ئەکرێت ئەوەی کە پێڵێن سایکۆلۆجیست ینی اختصاصی علمی نەفس ئەو نوع کەسانە دیراسەتی بڵێن هەڵسوکەوتی مرۆڤ و حتا هەڵسوکەوتی ئاژەڵ شتیواژەکەن کە ئەمە باسی ئینسانی دروست ئەەکەین بەڵام کە لە دروستی تێپەڕی لە حەدی نۆرمال ئاسایی تێپەڕی کە چووە خانەی نەخۆشیەکەوە ئەوە لەو حاڵەتە ئەکەوێتە لایکێ لای ئیشی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان هەر یەکە و ئیشی خۆی هەیە لەبەرەوە ئەو مرۆڤە ئەگەر تەنها لە مووقفێکی تایبەتە لە شتێکی وەکو بەڕێزت پێشتۆزێ ئاماژەت پێکرد لە شتێکی کاتیە وای لێ هاتبێەوە هیچ پێویست بە هیچ ناکات لەگەڵ کاتە وردە سەیتەرە ئەکا و بڵێن کۆنتترۆلیەکە و ڕایەت لەگەڵ بابەتەکە بەڵام ئەگەر هەر بەردەوام بوو لەسەری یان گەیشتە ئەوەی نەتوانێت ژیانێکی ئاسایی بژی یعنی نەتوانێت لەگەڵ ماڵ و مناڵی خۆی شەخصە بکە ئەوەنە بێتوانە و لاواز بوو کەسێتەکەی ئەوە لەو حاڵەتا بێ بە نەخۆشی لەبەرەوە ئەبێ دەستنیشان بکرێ ئایا ئەمە شتێکی ئاسایی ڕۆژانەیە یا شتێکی بەردەوامە و ئایا ئەگەر بەردەوامیش بوو کاریگەری کردە سەر توانای کارکردنی ژیانی ڕۆژانەی چوونە بازاڕی چارە لێقڕینی چوونە دەرەوەی خوێندنی ئیلاخری لەو حاڵەتا بەڵێ دەبێ پسپۆری نەخۆشە دەرونیەکان ڕێگە چارەی بۆ دابنێ بۆی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەم حاڵەتە و زۆربەی زۆریشی ئەم جۆرە کەسانە زۆر نەخۆش نین چونکە ئێمە لێرا باسی ئەو کەسانەمان نەکرد کە نەخۆشی دەرونی قورسیان هەیە و ئەم حاڵەتەی کە بە ڕێزت باسیەکەی زۆر بە خەستی لیانە دەرەکەوێ باسیوانە ناکەینەوە بابێکی تایبەتە بەڵام باسی ئەو کەسانەکەین کە حاڵەتی نەخۆشییان تێدا هەیە بەڵام سووکە تەنها بەرەو ڕووبوونەوەی فشارەکانی ڕۆژانەیان بڵێن لاوازە ئەم جۆرە کەسانە بەڵێ ئێمە ئەتوانین چارەسەریان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نزار محەممەد پرۆفیسۆر لە نەخۆشیە دەرونیەکان.